بسم الله والصلاة والسلام على رسول الله. ئیسلام چۆن بکەینە بەرنامەی بێگومان ئیسلام ئەو ڕێڕەوە ڕۆشنەی کە ئەو تونێلە تاریکانەی کە خەڵکی ناموسڵمان ئەو تاریکیان لێ دیارە، موسڵمان بەهۆی ئیسلامەتیەوە، بەهۆی ئەو پەیامەی کە خوددا لە ڕێی پێغەمبەرانەوە بۆ مرۆڤایەتی ڕەوانە کردووە، بەردەمی خۆی دەبینیت. واتە کە بەردەمی خۆشی بینی دەزانیت چۆن هەنگاو بنێت لە ژیانی ڕۆژانەی خۆیدا. ئەفەمەن یەمشی مکبا على وجهه ئەهدا ئەمە یەمشی سەویەن على صراط مستەقیم. ئایا ئەوەی لەسەر دەم بڕوات باشتر پێشە خۆی دەبینی، یانیش ئەوەی ڕاستە و ڕاست دەڕوا؟ بێگومان ئەوەی ڕاستە و ڕاست بڕوات هەنگاو بنێ، بەردەمی خۆی بە باشی دەبینی، تووشی خلیسکان نابی، تووشی هەڵدێن نابی. لە ژیانی کۆمەڵایەتی، ژیانی شەخسی، ژیانی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، هەموو لایەنەکانی ژیانی ئینسان دەتوانێت چۆن هەنگاو بنێت. بۆیە خوا سوبحانەهو وتەعالا دەفەرمێ ئەی بەندەکەم ئیهدینە الصراط المستەقیمە، داوای هیدایەت لە من بکە بۆی ڕێی ڕاست پێ ببینی. بۆچی لە هەموو نزاکان، لە هەموو دوعاکان خوای گەورە هیدایەتی هەڵبژاردووە؟ چونکە ئەگەر هیدایەت هەبوو ڕزق و ڕۆزیش ئەبی. چونکە خوا سوبحانەهو وتەعالا دەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. پێچەوانەکەشی ڕاستە، ئەگەر هیدایەت نەبوو ژیانیشی تەنگ و چەڵەمە ئەبی. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. تووشی ژیانێکی تەنگ و چەڵەمە ئەبی. ونحشره يوم القيامة أعمى قال ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا. مەسەلەی هیدایەت، مەسەلەی ئەو ڕێیەی کە خوا باسیەکە، ئەو مەنهەجەی کە پێغەمبەران عەلا نەبینا و عەلەیهیمو الصەلاة وەسەلام بۆ خەڵکی ڕۆن ئەکەنەوە، بەردەم بینینی خۆیە. واتە ئینسان کە پێشە خۆی بینی دەزانی چۆن مامەڵە بکە لەگەڵ خێزانەکەی خۆیدا، تەجاوزی سەر مافەکان، حەق و مافەکانی ئەو خێزانە ناکات، دەزانی چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانی خۆی بکە، دەزانی چۆن مامەڵە لەگەڵ دایک و باوشی بکە. خوای گەورە پێی دەڵێ وقەضا رەبوک ئەلا تعبودوا ئیلا ئیاه وبالوالدین ئیحسانا. باسی ئەو دایک و باوانە ئەکات، ئەو دایک و باوکانە کە بە تەمەندا کەتینە، تەبیعەتیشان توندە، جا چۆن مامەڵە ئەو ئینسانە، ئەو کەسێک کە لەسەر هیدایەتە، ئەو کەسێک کە خۆی ڕێخستووە، چۆن مامەڵەیان لەگەڵدا بکە. ئیما یەبلوغەن عیندەک الکیبەر ئەحەدوهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما. ئەگەر یەکیان هەردووشان لەلای ئێوە بوون لێبیان لێ نەکەن، چۆن ئەوان بە کاتێەوە بچووک بوون لێبیان لە ئێوە نەئەکرد. و بە باڵێکی میهرەبانی و هەبی شایەن بەو باڵە بن کە دایک و باوکەکان بچنە ژێر ئەو باڵە. وەکو چۆن باڵندەیەک ئەو زۆرە باڵانەی هەنا بێچوەکان دەچنە ژێر باڵەکەی، لە ژێر باڵی ئەو باڵندەیە بێچوەکان ئەحەسێنەوە، بەو شێوە بن. لە مەسەلەی خزم و کەسوکار وآتی ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا. دەزانی چۆن مامەڵە لەگەڵ کەسوکارە نزیکەکانی خۆی بکە، یانیش ئەو کەسانێک کە ئاتاز و پێویستن. وإما تعرضن عنهم ابتغاء رحمة من ربك ترجوها فقل لهم قولا ميسورا ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط. واتباسی ئەوە ئەکا لە بەخشیندا زێدە ڕەوی بکەن، دەستەکانتان واڵا بکەن، نە دەستەکانیشتان بنووقینن. واتە یعنی دەبێ بەرنامەکی ژیانتان هەبی، بزانن چۆن مامەڵە ئەکەن، هەم لە کاتی بەخشین، هەم کەسانێک کە بینن ڕحم و بەزەی لە ناو دڵی دروست ئەبی.
هەر کەسێک کە ئیماندار بوو لەسەر ڕێی هیدایەت بوو خۆی ڕێخست لەسەر بەرنامەی ئیسلام بوو هەندێک ئاستەنگ هەنا لە ژیانی خۆی تێئەپەڕینی فلقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة فلقتحم العقبة يعني باسي أو ئاستەنگانە ئەکا باسی ئەو شتە دەرونیانە ئەکا کە ئینسان هەر ئینسانێک هەیەتی بەڵام ئینسانی ئیماندار ئەو قۆناغانە تێئەپەڕینی ئەو قۆناغە دەرونیانەی کە ئەو گرێشوێرانەی هەیەی هەموویان تێئەپەڕینی فلقتحم العقبة وما أدراك ما العقبة باسی ئەو پەیژانە ئەکا پەیژەی دەرونی تۆ چوزانی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام وما أدراك ما العقبة ئەو تەنگ و چەڵەمانە چینە فك رقبة أو إطعام ئەمە باسی ژیانی کەسانێکی مسلمانە خۆیان ڕێخستیە لەسەر بەرنامەی ئیسلام چۆن بەردەمی خۆیان ئەبینن چ سیفەت و ئاکارێکیان هەیە فلقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة ڕحم و بەزەی دەناو دڵیدایە إطعام في يوم ذي مسغبة خواردن و خۆراک بە کەسانێک ئەدا کە پێویست بن ئەوە سیفەتی کەسانی ئیماندارە یەتیمە ذا مەقربە خزمە نزیکەکانی خۆی یەتیمەکان بێباوکەکان ئەو میسکینە ذا مەترەبەیان هەژارێک لە نێو خاک و خۆڵدابی چۆن مامەڵەیان بە کورتەکەی یعنی ئیسلام چۆن ژیانی خۆمان ڕێک بخەین لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام هەموو ئەو ڕەهەندانەی ژیان بەباشی دەبینیت و هەموو لایەنەکانی ژیانی سیاسی کۆمەڵایەتی ئابووری سیاسی هەر هەموو تونێلەکان بە ڕۆشنایی ئەبینیت و دەزانیت چۆن هەنگاوانەیە وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم